نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدوڵغەنی. ئەی خونچەکانی ئومێد، ئێوەن کە جارێکی تر بەیداغی حەقیقەتی دین لەسەر زەویدا دەشەکێننەوە. ئێوە گۆبکەی ڕەگێکی ئەوتۆ و چەپکی سەرچاوەیەکی ڕووناچی وەهان کە لە قۆناغێکی نوتەکە شەوی مێژوودا جیهانی نوقمی نور کرد و بە وێنەی درەختی تۆبا پەلوپۆی بەگشتایەکی دنیادا پەرش کرد. جا بڕوانە شکۆی ئەم ئومەتە کە سەردەمانێک هەر وتەیەکی بە فەرمان وەردەگیرا و تەنانەت نیگاکانیشی بەهای بۆ دادەنرا. بە پشتیوانی خوای گەورە ئەم ڕۆژە تاریکانە کە بڕوام وایە زۆر زوو دەڕەوێتەوە تێی دەکەن و سەر لە نوێ سەدەزێڕینەکان دەبوژێننەوە. نشینانی سەرزەوی و ژێرزەویش چاوەڕی ئەمەن لێتان، چ جای حەزرەتی موحەممەد الموستەفا عەلەیهی سەڵاتی وەسەلام کە بە ڕوحیانەتی هەمیشە لە ناوتاندایە و جار جار هەستی پێ بکەنیان نا بە نیگا ژیان بەخشەکانی و خەندە پرسۆزەکانی بۆتان دەڕوانێ. ئەگەر ئێوە کەسانێک بن لە ڕاستەڕێ لا نەدەن و بەردەوام پەیامی ئەمنیەت و ئارامی بە دەوروبەرتاندا پەخش بکەن، بەڵێ ئەگەر لەم ئەرکەدا سەرکەوتوو بن، ئەوە دەواازەی دڵی مرۆڤایەتیتان بۆ دەخرێتە سەرپشت و هەروەک پێشینان ئێوەش لە دەروونەکانتاندا تەختی خۆشەویستی دادەنێن. بیرتان نەچێ کە گرنگترین مەرجی گەیشتن بەو ئامانجە، ڕاستتر بڵێین بەو لووتکەیە ئەمینبوونە لە ئەمانەتدا. ئەگەر دەمانەوێت دەشبێ بمانەوێت ببینە پایەی هاوسەنگی لە هاوچێشە جیهانیەکاندا و ئەو دەمەی بڕیارە چارەنووسازەکان دەدرێن بۆ چاومان بڕوانرێت، ئەوە پێویستە ببینە نوێنەری حەق و دادپەروەری و ڕاستڕەوی و ئارامی. تەبلیغ. سێم تایبەتمەندی پێغەمبەران بریتیە لە تەبلیغ. هەروەک دەتوانین بەڕوونکردنەوەی ڕاستیەکانی ئیسلام یاخود فەرمانکردن بە چاکە و نەهیکردن لە خراپەش ناوی بەرین. دەرەنجام هەر یەک شتە، چونکە لە هەردوو بارەکەدا تیشک دەخەینە سەر ئەم تایبەتمەندیە بەرزەی پێغەمبەران عەلەیهی سەلام. تەبلیغ مەبەستی بوونی هەموو پێغەمبەران، چونکە ئەگەر تەبلیغ نەبووایە ئەوە ناردنی پێغەمبەرانیش دەبووە کارێکی هەوانتە و بێمانە. خوای باڵادەست جەلە جەلالوهو بەزەی و میهرەبانی ڕەهاکەی خۆی لە ناردنی پێغەمبەراندا بەرجەستە کردووە و لە ڕێی ژیانی ئەوانەوە ڕەحمانیەت و ڕەحیمیەتی خۆی دەرخستووە. ڕنگدانەوەی ئەمەش لە کەسانی تردا تەنها و تەنها لە ڕێی تەبلیغەوە دەبێت. وەک چۆن خوای گەورە بە داگیرساندنی ئەو خۆرەی کە هەموو ڕۆژێک بزەمان بەڕوودا دەنوێنێ جلیوەیەک لە ڕەحمانیەتی خۆیمان پیشان دەدات. ئەو خۆرەی کە ئەرچی ئاگردانێک دەبینێت بۆ ئەو شتانەی پێویستیان بە گەرمی هەیە و وەجاخێک بۆ ئەو شتانەی پێویستیان بە پێگەیشتنە و فەڵچەیەکی نەخشێنەریشە ڕوخساری جوانی ڕەنگاو ڕەنگەکان دەڕازێنێتەوە. بە هەمان شێوەش پێغەمبەر عەلەیهی سەڵاتی وەسەلام بە وێنەی خۆر ڕەحمانیەت و ڕەحیمیەتی کردگاری مەزنمان پێشچاو دەخەن. پێغەمبەران لە سەروی هەمووشیانەوە حەزرەتی موحەممەد الموستەفا عەلەیهی سەڵاتی وەسەلام کە بەرجەستەکاری حەقیقەتی وما أرسلناك إلا رحمة للعالمين تۆمان وەک ڕەحمەت ناردووە بۆ جیهانیان لە نێو مرۆڤەکاندا نمایندە و نمونەی ڕەحمانیەت و ڕەحمیەتی پەروەردیگاری میهرەبانە. واتە ئەگەر ئەو نەهاتایە و گیانێکی نوێی بەبەر پەیامی پێغەمبەراندا نەکردایەتەوە، ئەوە ئەو کاتە ئێمەی ئادەمی هەرگیز بەهرەمەندی بەزەی و ڕەحمەتی خوای گەورە نەدەبووین و لە بیابانی وەحشەت زاری نەزانی و کوفر و گومڕاییدا بۆ هەمیشە بێکەس و سەرگەردان و پەرێشان دەماینەوە. کاتێک مرۆڤایەتی لە نێو نامۆیی و پەژمودەییدا دەتلایەوە لە سایەی هەناسە ژیان بەخشەکانی پێغەمبەری سەروەرمان لە دوو توێیشدا ڕۆحیەتی پەیامی گشت پێغەمبەرانی تر گیانی بەبەردا کرایەوە. لە سایەی ئەمەشدا خۆی لە باخچەی بەهەشتێکدا بینیەوە کە جوانی 1001 بەهاری تێدا دەدرەوشایەوە. خۆ ئەگەر وا نەبوایە لە تاو نامۆیی و بێکەسی ژیری دەدەست دەدا و گیانی دەردەچوو. ئێمە چین؟ لەکوێوە هاتوون و بۆ کوێ دەچین؟ ئەم پرسیارە سەرسوڕهێنەرانە بەردەوام وەک چەکوش مێشکیان دەکوتینەوە و ئۆقرەیان لێ دەبڕین. بەڵێ ئۆقرەیان لێ دەبڕین و ئێمەش نەمان دەتوانی وەڵامێکی سارەشکەریان بۆەوە دەست بخەین و تەمەنێک دەستەوە سانانە بۆ ئازارانەوە دەتلاینەوە. جابا دیمەنی سامناچی ئێسک و پرووسکی ناو گۆڕ لەولاوە بوەستێت. هەر کات بە خەیاڵیش ئەم دیمەنانەمان بەهاتایە پێشچاو دڵمان ڕادەسڵەچی و تاریکستانی ترز ناخمانی دەتەنی.
لە هەموو ئەمانەش زیاتر نەمان و ئەندێشەی بوون بە هیچ و تاڵاوی ئەوەی کە تێپەڕبوونی هەر خولەکێک هەنگاوێک زیاتر نزیکمان دەکاتەوە لە نەمان ژیانی لێ دەکردین بە ژەهر. پێغەمبەران هاتن و مەبەستی هەرە باڵای ژیان و حەقیقەتی مردنیان بۆ ڕوون کردینەوە. لە سایەی ئەواندا تێگەیشتین کە هەروە کاتنمان بۆ دنیا پەیوەستە بە ئامانجێکەوە بە هەمان شێوە ڕۆیشتنمان لەسەر بنەمای حیکمەتێکی مەزنە. بەڵێ تێگەیشتین کە مردن پێناسەیەک نییە بۆ لە ناوچوون و هیچێتی، بەڵکو تەنها شوێن گۆڕینێکە و کۆتایی هێنانە بە ئەرک و کارمەندی سەرشانمان. گۆڕیش دەواازەیەکی واڵایە بەڕووی جیهانی ئاخیرەتدا و وێزگەیەکی چاوەڕوانیە. کاتێک ئەمانەمان لە پێغەمبەرانەوە بیست، نامۆییمان ڕەویەوە و گرژی و مۆنی سەر ڕوخساری بوونەوەرانیش سڕایەوە و گۆڕا بە هاودەمی و هاوڕازی. هەموو ئەو ترس و گومانانەش کە بیر و هۆشیان داگیر کردبووین باریان کرد و جێیان بۆ شادی و دڵنیایی چۆڵ کرد. بەم شێوەیە پێغەمبەران ئەم پەیامە و چەندین پەیامی تری هاوشێوەی ئەمەیان پێگەیاندووی. ڕاپەڕاندنی ئەم ئەرکەش خۆی لە خۆیدا تەوەری بوونی ئەم کەسایەتیە کاملانەیە. لە کاتێکدا ئێمە تەبلیغ وەک حەق و واجبێکی سەرشانمان دەبینین و لەو گۆشەنیگایەوە بەجێی دەگەێنین کەچی پێغەمبەران عەلەیهی سەلام وەک مەبەست و حیکمەتی هاتنە دنیاییان لێی دەڕوانن و بەم هەستەوە ئەرکەکانیان ڕادەپەڕێنن. هەروەک بڵێن هیچ مەبەستێکی تر لە پشت هاتنە دنیای ئێمەوە نییە. خوای گەورە ئێمەی ناردووە بۆ ئەم مرۆڤانە تاوەکو ڕاست و چەپ، پێش و پاش و سەر و ژێریان ڕووناک بکەینەوە و لە تاریکی ڕزگاریان بکەین تا سەرنجام ئەوانیش بتوانن لەم شاڕێگە نمونەیەدا بەبێ لادان ڕێبکەن. بە جۆرێکی وا شەیتان نەتوانێت لە هیچ لایەکەوە زەفەریان پێ ببات و دزە بکاتە ناو ڕۆحیانەوە و لەم ڕێگە دوور و درێژەدا ماندوو نەبن و پەچیان نەکەوێت. بەڵێ دووبارەی دەکەمەوە دەڵێم ئێمە وەک ئەرک و فەرمانبەرێک تەبلیغ بەجێدێنین لە کاتێکدا پێغەمبەران وەک چەق و مەبەستی بەدی هاتنیان هەڵدەستن بەم فەرمانبەریە پیرۆزە. سێ بنەمای تەبلیغ. گومانی تێدانیە کە بانگەواز و پەیامی پێغەمبەران عەلەیهی سەلام لە بانگەواز و پەیامداری کەسانی تر جیاوازە. خۆ ئەگەر بە تەنها لە ڕوانگەی هێنانی پەیامەوە بڕوانینە بابەتەکە ئەوە هیچ کەسێ لە پێغەمبەران ناچێت. پێغەمبەران لە پەناگەیاندنی پەیامەکانیاندا وا تا و ماهیەتی تەبلیغیان بۆ ڕوون دەکەنەوە و ئەو شێواز و ڕێوشوێنانەشمان فێر دەکەن کە پێویستە بانخواز بیگرێتە بەر. ئەمەش خۆی لە خۆیدا ڕەهەندێکی تری بانخوازی پێغەمبەرانە. ئێستاش با لە ڕوانگەی سێ بنەمای سەرەکیەوە بابەتەکە شی بکەینەوە. یەکەم گشتگیری. کاتێک پێغەمبەران هەڵدەستن بە گەیاندنی ئەو پەیامانەی لەلایەن پەروەردیگارەوە بۆیان هاتووە و ئەو تایبەتمەندیانەش کە پێغەمبەریەتی داخوازیانن ئەوە بە گوێرەی ڕێوشوێن و شێوازی تایبەتمەندی خۆی و وەک کەسێکی شارەزا لەو بوارەدا بەو ئەرکە هەڵدەستن. پێغەمبەران وەک یەکەیەکی هەمەچی و گشتگیر مامەڵە لەگەڵ مرۆڤدا دەکەن و پەیامەکانیشیان هەر لە چوارچێوەی ئەو گشتگیریەدا پێشکەش دەکەن. هەر بۆیە لە تەبلیغی پێغەمبەراندا هیچ کام لە عەقڵ، منتیق، دڵ، هەستەکان و لایەنە ناسکەکانی مرۆڤ بە هیچ جۆرێک فەرامۆژ ناکرێن و هیچ کامیان بێبەش نابێت لە شەبەنگی پڕشنگداری وەحی. پێغەمبەران لە ئازدوەحیدا وەک مردووان لە ژێردەستی مرد و شۆردا. وەحی بەم لاو ئەولادا هەڵیان دەجێڕێتەوە و ڕوویان وەردەجێڕێتە ئەو ئاراستەیەی کە دەیەوێت. بەم شێوەیەش دەیانگەیەنێتە لووتکەی ئیستیقامەت بە جۆرێک تەنانەت لەو بابەتەشدا کە بە بچووک و لاوەچی دادەنرێت ویستی پەروەردیگار چۆن بێت ئەوان ئاوا مامەڵە دەکەن. آخر پێغەمبەرایەتی ئەم جۆرە تەسلیمیەتەی دەخواست. هەر بۆیە پێغەمبەران بەو پەڕی هەستیاریەوە ڕەچاوی ئەم خاڵەیان کردووە. جا بۆیە ئەوانەی بانگەوازیان ناچێتەوە سەر بانگەوازی پێغەمبەران و تەبلیغیشیان هاوشێوەی ئەوان نییە هەرگیز سەرکەوتو نابن و ناگەنە ئامانج. بۆ نمونە ئەگەر عەقڵ پشتگوێ بخرێت ئەوە تەبلیغ ئەنجامی چاوەڕوانکراو نادات بەدەستەوە. فەرامۆشکردنی حیس و هەستەکانیش هەمان دەرەنجامی نەخوازرا و بەرهەم دەهێنێت. چ جای ئەوانەی چوونەتە دەرەوەی سنوورەکانی وەحی. ئەو جۆرە کەسانە هەرگیز ناگەنە ئامانج. سابڕوان لە حاڵی ئەو سیستەم و ئەزمونە مرۆییانەی کە دەیانەوێت لە دەرەوەی وەحیدا هەنگاو بنێن. ئەوە خۆیان و ئەوەش ئەو مەودایی کە بڕیویانە. کۆمۆنیزم دەرەنجامێکی تاڵی ئەو ئەزمونەیە. ئەوە تا سەردەمانێک بارستەیەکی فراوانی لە خەڵکانی هەڵخەڵەتا و ڕاپێچکراوی نێوزەرکاوی ئارەزوبازی و نەداریدا بۆ بەرخۆی و لە زۆرێک لە وڵاتە هەژارەکاندا بووە فریادڕس و خەونی خۆشگوزەرانی. لەگەڵ ئەوەشدا کە چەندین چاوپینە و پەڕۆیان کرد و گۆڕانکاریان تێدا کرد کەچی هەر نەیتوانی لە هەرەس و ڕوخان قوتاری بێت. ئەمە لە کاتێکدا کە دامەزرێنەرانی ئەم سیستەمە و هاوشێوەکانیشی هەر یەکەیان سەردەمانێک وەک پێغەمبەرێکی درۆزن خۆیان دەردەخست.
ئێستاش ئومەتە درۆزنەکانیان بەدەم گەستنی پەنجەی پەشیمانیەوە ئەرزی پەرێشانیان دەکەن و دەڵێن ئەی هاوار دۆڕاوی گەمەی ئەم جارەش هەر ئێمە بووین زیان ئەوە تا لە بەرچاودا ئاخر نازانم چی سوودمەند بووین ئەوانەشی کە پێداگیری دەکەن لە جێبەجێکردنی ئەو سیستەم و بەرنامانەی کە لە خەوپڵاوی و خۆپەرستی مرۆڤەوە سەرچاویان گرتووە لە کۆتاییدا دەگەن بە هەمان ئەنجام و هەمویان هەمان قسە دووبارە دەکەنەوە بەڵێ زوو بێدیان درەنگ بە دڵنیاییەوە ئەو ڕۆژە دێتە پێش کە ئەوانیش بە ناچاری دام بنێن بە هەڵخەڵەتاوی و چەواشەبوونیاندا لە تەبلیغی پێغەمبەردا عەقڵ و مەنتیق و هەستەکان شانبەشان و ئاوێتەی یەکترن ئەو وەک چۆن بیر لەوە ناکاتەوە کە سۆز و عاتیفەی خەڵکی بقۆزێتەوە و لە ڕێیەوە ڕاپێکی شەقامەکانیان بکات هەر بەو جۆرەش نابێتە تیۆرسازێکی ڕوت و خەڵکی بکاتە چەند تاکێکی گۆشەگیر و بێبەش لە گیانی بزاوت و گڕوتین دیسانەوە وەک چۆن پێغەمبەر مرۆڤەکان ناڕێژێتە نێو کۆڵانەکان و نایان کات بە جێرە شێوێن و تێکدەر بە هەمان شێوەش نایان کات بە چەند لە پێو گۆکەوتویەک کە تەنها گرنگی بەلایانی هەست و عاتیفەکانیان بدەن بەڵکو دێت ڕێچکەیەک بەرە و دڵەکان لێدەدات و لەو ڕێەوە پەیامەکەی بەوێنەی بارانی ڕەحمەت بەسەریاندا دەبارێنێت و گیان و گڕوتینی کار و بزاوتیان دەکات بە بەردا و بەرەو ئاسمانی مرۆڤایەتی بەرزیان دەکاتەوە و دەیان کات بە هاوشانی فریشتەکان قورئانی پیرۆستی شک دەخاتە سەر ئەم تایبەتمەندیە و دەفەرموێ قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني بڵێ ئەمە ڕێبازی منە من و شوێن کەوتوانیشم بە بەسیرەت و بەرچاوڕوونی بانگەوازی مرۆڤایەتی دەکەین ئەم ڕێبازە ڕێبازی نبووەتە واتە ئەو ڕێباز و شاڕێگەیەیە کە هەر یەک لە عەقڵ و مەنتیق و داوەر و هەست و دڵ و ویژدان جێی خۆیان تیادا کردوێتەوە و هیچ کامێکیان پشتگوێ نەخراون ڕێگەیە کە پێغەمبەر و شوێن کەوتوانی پێغەمبەر لەسەر بەسیرەت و بەرچاوڕوونیەکی ئالەم جۆرە بانگی مرۆڤایەتی دەکەن بۆ لای حەق و حەقیقەت چاوەڕێنەکردنی پاداشت پێغەمبەران چاوەڕێی هیچ پاداشت و چاکەیەک ناکەن لە بەرامبەر بانگەوازەکەیاندا چونکە ئەوان تەنها بە مەبەستی ئەنجامدانی ئەرچی سەرشانیان بەم فەرمانبەریە هەڵدەستن جابۆیە هەموو پێغەمبەران بە دووپاتکردنەوەی ئینە ئەجریە ئیلا عەلی اللهی پاداشتی من تەنها و تەنها لای خوایە ئاماژەیان بۆ ئەم حەقیقەتە مەز نەکردووە بەجێهێشتنی ئەنجام بۆ خوای گەورە پێغەمبەر عەلەیهی سەڵاتی وەسەلام پێغەمبەران عەلەیهی سەلام دەرەنجامی تەبلیغ و قبوڵکردنی بانگەوازەکەیان لەلایەن خەڵکیەوە بۆ خوای گەورە بەجێدەهێڵن و دەسوەرنادەنە ئەنجامی کارمەندیەکەیانەوە چونکە باش دەزانن کە ئەرچی ئەوان تەنها بریتیە لە تەبلیغ ئەنجامیش بە تەواوی پەیوەستە بەویستی خوای گەورەوە پاشتی شخصنە سەر ئەم سێ بنەمایی تەبلیغ ئێستا با هەڵوێستەیەک لەسەر چۆنیەتی ئەو تەبلیغە بکەین کە یەکێکە لە تایبەتمەندیەکانی نەبووەت و سەرێک بدەین لەو بنەما و ڕێگا و شێوازانەی کە بەجێهێنەرانی ئەم ئەرکە لە هەموو کات و سەردەمێکدا پەیڕەویان کردووە و پێویستی شەپەیڕەوی بکەن هەموو هیواشمان ئەوەیە کە خوای گەورە بەو جۆرەی کە خۆی ڕەزامەندی لەسرە ئەرچی تەبلیغ بە ئێمەش ڕابپەڕێنێت چونکە تەنها ئەو دەتوانێت سەرکەوتنمان پێ ببەخشێت و شەوقی تەبلیغ لە ناخماندا تاو بدات پشت هەر بەو دەبەستین و داوای کۆمەچیش هەر لەو دەکەین نوری نەمر نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان خوێندنەوە هیوا کۆی خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی ئەی خونچەکانی ئومێد ئێوەن کە جارێکی تر بەیداغی حەقیقەتی دین لەسەر زەویدا دەشەکێننەوە ئێوە گۆبکەی ڕەگێکی ئەوتۆ و چەپکی سەرچاوەیەکی ڕووناچی وەهان کە لە قۆناغێکی نوتەکە شەوی مێژوودا جیهانی نوقمی نور کرد و بە وێنەی درەختی تۆبا بەلوپۆی بەگشتایەکی دنیادا پەرش کرد جا بڕوانە شکۆی ئەم ئومەتە کە سەردەمانێک هەر وتەیەکی بە فەرمان وەردەگیرا و تەنانەت نیگاکانیشی بەهای بۆ دادەنرا بە پشتیوانی خوای گەورە ئەم ڕۆژە تاریکانە کە بڕوام وایە زۆر زوو دەڕەوێتەوە تێی دەکەن و سەر لە نوێ سەدەزێڕینەکان دەبوژێننەوە نشینانی سەرزەوی و ژێرزەویش چاوەڕی ئەمەن لێتان چ جای حەزرەتی موحەممەد المستەفا عەلەیهی سەڵاتی وەسەلام کە بە ڕوحیانەتی هەمیشە لە ناوتاندایە و جار جار هەستی پێ بکەنیان نا بە نیگا ژیان بەخشەکانی و خەندە پرسۆزەکانی بۆتان دەڕوانێ
ئەگەر ئێوە کەسانێک بن لە ڕاستەڕێ لا نەدەن و بەردەوام پەیامی ئەمنیەت و ئارامی بە دەوروبەرتاندا پەخش بکەن، بەڵێ ئەگەر لەم ئەرکەدا سەرکەوتوو بن، ئەوا دەواازەی دڵی مرۆڤایەتیتان بۆ دەخرێتە سەرپشت و هەروەک پێشینان ئێوەش لە دەروونەکانتاندا تەختی خۆشەویستی دادەنێن. بیرتان نەچێ کە گرنگترین مەرجی گەیشتن بەو ئامانجە ڕاستتر بڵێین بەو لووتکەیە ئەمینبوونە لە ئەمانەتدا. ئەگەر دەمانەوێت دەشبێ بمانەوێت ببینە پایەی هاوسەنگی لە هاوچێشە جیهانیەکاندا و ئەو دەمەی بڕیارە چارەنووسازەکان دەدرێن بۆ چاومان بڕوانرێت، ئەوە پێویستە ببینە نوێنەری حەق و دادپەروەری و ڕاستڕەوی و ئارامی. تەبلیغ. سێم تایبەتمەندی پێغەمبەران بریتیە لە تەبلیغ. هەروەک دەتوانین بەڕوونکردنەوەی ڕاستیەکانی ئیسلام یاخود فەرمانکردن بە چاکە و نەهیکردن لە خراپەش ناوی بەرین. دەرەنجام هەر یەک شتە، چونکە لە هەردوو بارەکەدا تیشک دەخەینە سەر ئەم تایبەتمەندیە بەرزەی پێغەمبەران عەلەیهی السەلام. تەبلیغ مەبەستی بوونی هەموو پێغەمبەران، چونکە ئەگەر تەبلیغ نەبووایە ئەوە ناردنی پێغەمبەرانیش دەبووە کارێکی هەوانتە و بێمانە. خوای باڵادەست جەل لە جەلالوهو بەزەی و میهرەبانی ڕەهاکەی خۆی لە ناردنی پێغەمبەراندا بەرجەستە کردووە و لە ڕێی ژیانی ئەوانەوە ڕەحمانیەت و ڕەحیمیەتی خۆی دەرخستووە. ڕنگدانەوەی ئەمەش لە کەسانی تردا تەنها و تەنها لە ڕێی تەبلیغەوە دەبێت. وەک چۆن خوای گەورە بە داگیرساندنی ئەو خۆرەی کە هەموو ڕۆژێک بزەمان بەڕوودا دەنوێنێ جلیوەیەک لە ڕەحمانیەتی خۆیمان پیشان دەدات. ئەو خۆرەی کە ئەرچی ئاگردانێک دەبینێت بۆ ئەو شتانەی پێویستیان بە گەرمی هەیە و وەجاخێک بۆ ئەو شتانەی پێویستیان بە پێگەیشتنە و فەڵچەیەکی نەخشێنەریشە ڕوخساری جوانی ڕەنگاو ڕەنگەکان دەڕازێنێتەوە. بە هەمان شێوەش پێغەمبەر عەلەیهی سەڵاتی وەسەلام بە وێنەی خۆر ڕەحمانیەت و ڕەحیمیەتی کردگاری مەزنمان پێشچاو دەخەن. پێغەمبەران لە سەروی هەمووشیانەوە حەزرەتی محەممەدن مستەفا عەلەیهی سەڵاتی وەسەلام کە بەرجەستەکاری حەقیقەتی وما أرسلناك إلا رحمة للعالمين تۆمان وەک ڕەحمەت ناردووە بۆ جیهانیان لە نێو مرۆڤەکاندا نمایندە و نمونەی ڕەحمانیەت و ڕەحمیەتی پەروەردیگاری میهرەبانە. واتە ئەگەر ئەو نەهاتایە و گیانێکی نوێی بەبەر پەیامی پێغەمبەراندا نەکردایەتەوە، ئەوە ئەو کاتە ئێمەی ئادەمی هەرگیز بەهرەمەندی بەزەی و ڕەحمەتی خوای گەورە نەدەبووین و لە بیابانی وەحشەتزاری نەزانی و کوفر و گومڕاییدا بۆ هەمیشە بێکەس و سەرگەردان و پەرێشان دەماینەوە. کاتێک مرۆڤایەتی لە نێو نامۆیی و پەژمودەییدا دەتلایەوە لە سایەی هەناسە ژیان بەخشەکانی پێغەمبەری سەروەرمان لە دوو توێیشدا ڕۆحیەتی پەیامی گشت پێغەمبەرانی تر گیانی بەبەردا کرایەوە. لە سایەی ئەمەشدا خۆی لە باخچەی بەهەشتێکدا بینیەوە کە جوانی 1001 بەهاری تێدا دەدرەوشایەوە. خۆ ئەگەر وانە بوایە لە تاو نامۆیی و بێکەسی ژیری دەدەست دەدا و گیانی دەردەچوو. ئێمە چین؟ لەکوێوە هاتوون و بۆ کوێ دەچین؟ ئەم پرسیارە سەرسوڕهێنەرانە بەردەوام وەک چەکوش مێشکیان دەکوتینەوە و ئۆقرەیان لێ دەبڕین. بەڵێ ئۆقرەیان لێ دەبڕین و ئێمەش نەمان دەتوانی وەڵامێکی سارەشکەریان بۆەوە دەست بخەین و تەمەنێک دەستەوە سانانە بۆ ئازارانەوە دەتلاینەوە. جابادیمەنی سامناچی ئێسک و پرووسکی ناو گۆڕ لەولاوە بوەستێت. هەر کات